ئێمە خۆمان ئامادە کردووە ڕۆژانە لە فراکسیۆن کۆبینەوە بتوانین بە وردی ئەو پرۆژە یاسانە ئەو پێشنیازی پرۆژانە تاوتوێ بکەین لە هەر شوێنێک بزانین کەم و کورتیەکی بتوانین ئەو کەم و کورتیانە بە شێوازێک بڕکەینەوە کە بزانین خزمەتی کۆی گشتی هاوڵاتیانی هەرێمی کورسانەکە لە ناویاندا یەکێک لەو پرۆژانە کە ئەهمیەتی بۆ ئێمە پرۆژەی سۆشیال ئەوەی کە بتوانین چاودێری کۆمەڵایەتی هەستەکەین لە ئێستادا لە چەند ساڵی پێشوو ئەمە لە هەرێمی کورسانە پەیڕەو نەکرابوو ئێمە بتوانین لەمە لە ئێستا بەدووە بتوانین ئەم پرۆژەیە بکەینە یاسا بۆی حکوومەت پابندکەین بەوەی کە هاوڵاتیان دەرماڵیان هەبێ ئەرتر لە مناڵ لە ساڵ بۆ 5 ساڵ مەبلەغێکی پارەی بۆ دیاری کراوە لە 5 بۆ 7 لە تاکو هەموو تەمەنەکان ئاستی خوێندن تەواوەکەن لە دوای 18 ساڵ بتوانین مخصصاتێکیان تایبەتیان بۆ دیاری بکرێ بۆی کە هەم باوکو دایکان بتوانن چاودێری باشی ڕۆڵەکانیان بکەین بۆی لە داهاتوو بتوان ئەو ڕۆڵانەش خزمەتی هەرێمی کورسان بکەن.